بەشی حوتم لە راپۆرتی گشتی سندوقی قوربانیانی کورد. زانیاری هەفتانە بۆ بنەماڵەی قوربانیانی کورد لەسەر سکاڵای یاسای دژ بە سەرانی ڕژەمی پارتی بارزانی. سندوقی قوربانیانی کورد پرسیاری زۆری پێگەیشتووە لەلایەن کوردان، دۆستان و حکوومەتەکانەوە لە سەرانسەری جیهان دەربارەی دۆستیە پەیوەندیدارەکە بە یاسای پلانجێڕی تاوانکاری لە دادگای فێدراڵی ئەمریکا کە دەکەوێتە ئەو دیوی شەقامەکەی کۆشی گەورەی کاپیتۆلی بارەگەی ئەنجومەنی یاسادانانی ئەمریکا. دۆسی یاسای پلانجێڕی تاوانکاری بریتیە لا لێپێچینەوە لەو کەسانی کە تۆمەتبارن بە ئەنجامدانی تاوانێکی فێدراڵی کە لەم دۆسیەدا حکوومەتی هەرێمی کوردستان مەسعود بارزانی، مەسرور بارزانی، وەیسی بارزانی و بنەماڵە و هاوڕێکانیان دەگرێتەوە. بۆیە لەم راپۆرتەدا تا پێمان بکرێ وەڵامی هەندێک لە پرسیارەکانتان دەدەینەوە. پرسیاری یەکەم: دەبیستین کە استراتیژێتی یاسای بارزانیەوەیە کەیسەکە بۆ ساڵانێک دوابخە و تیمی قانونی سندوقی قوربانیانی کورد شەکەت بکە تا واز لە دۆسیەکە بێنن. ئایا ئەمە ڕاستە؟ وەڵام: پارێزەرانی سندوقی قوربانیانی کورد هیچ زانیاریەکیان لا نییە سەبارەت بە استراتیژێتی یاسای ڕژەمی بارزانی کە چییە و ئەوەندەش گرنگ نییە. بەڵام ڕاستی ئاشکراکراو لە ناو ئەم دۆسیە قانونیە گەورەیەدا خودی خۆی لە دادگای ناوچەی کۆلۆمبیای واشنگتۆن دیسی پایتەخت و لە هۆڵەکانی کۆنگرێسی ئەمریکی و کۆشتی سپیدا دەبێ. هەروەها هەمان ڕاستی بەهێزەوە لە بەغدا، دوبەی، ئەبوزەبی، ڕیاز، لەندەن، ئەمستەردام، ستۆکهۆڵم، بەرلین و دادگای تاوانکاری نێو دەوڵەتی لە لاهای دەوێت. سندوقی قوربانیانی کورد و تیمە یاسایەکەی سەروەری 2 ساڵیان بۆ بنکۆڵکردنی تاوانەکانی دامەزراوی بارزانی لە سەرانسەری جیهان تەرخان کردووە. لەوانە دیدار و چاو پێکەوتن لەگەڵ چەندین سەرچاوە مرۆیان نهێنیەکانی ناوخۆ. سەبارەت بە شەکەتبوونیان وازێنانی تیمی یاسایی سندوقی قوربانیانی کوردەوە، تیمەکە پابەندە بە قەرارکردنی دادپەروەری ئیدی گرنگ نییە دۆسیەکە چەندە کات بخایێنێت. هەروەها هەموو هەفتەیەکیش پارێزەری نوێ لە سەرانسەری جیهان دێنە پێشەوە تا بەشداری لە تیمی یاسای سندوقی قوربانیانی کووردا بکەن. تا ساتی نووسینی ئەم راپۆرتە پارێزەرانی بارزانیەکان هێشتا بە تەواوی خۆیان بە دادگا نەناساندووە. تەنیا لەبارەی پارێزەر جۆ ڕیدەر بیستومانە کە لە کۆمپانیای یاسایی گرینبێرگ تراویرگی واشنگتۆن دیسی پایتەخت کارەکە. ئێستا ناوی بەڕێز ڕیدەر وەک تۆمەتبار لە دۆسیەکەدا هاتووە بە شیمانەی ئەوە کە گەواهی بەڵگەداری زۆری تێوەگلەن لە تاوانکاریدا، لەوانە تۆمار و بەڵگە ناخۆیەکانی بانک، ئیمەیل یان نامەکانی پۆستی ئەلکترۆنی، راپۆرتەکانی وردی خاوەندارەتی خانوبەرە و سەرۆت و سامان، ڕێکەوتنەکان و گرێبەستەکان لە بەردەستی پارێزەرانی سندوقی قوربانیانی کوردان و لە شوێنێکی نهێنەیدا پارێزراون. پرسیار: جۆمان لەوە بێ کە بارزانیەکان بە کورد دەڵێن دۆسیەکە بەهۆی پارێزبەندی سەروەری بارزانیەکانەوە ڕەدەکرێتەوە. ئەرێ ئەمە ڕاستە؟ وەڵام: لەبەر هەبوونی زۆر هۆی یاسایی بەهێز، پارێزەرانی سندوقی قوربانیانی کورد کە خاوەنەزموونی بەرفراوانن لە دادگاکانی فێدراڵی ئەمریکا دڵنیان لەوە کە هەر جۆرە هەوڵێکی وهای بارزانیەکان شکست دێنێت. سندوقی قوربانیانی کورد و بڕوایەدایە کە بانگەشەی پارێزبەندی گریمانەکراوی بارزانیەکان ڕێک وەک ئەو زانیاریە کە دۆناڵد ترامپ بە هەواڵی ساختە ناوی دەبات. هەروەها سندوقی قوربانیانی کورد پێی وایە کە بارزانیەکان بەمە دەزانن و تەنیا تەقەلایەکی بە لە ڕێدابردنی سەرنجەکانە و پەردەپۆشکردنی هەزاران تاوانی مەزەندەکراوە کە لە سکاڵاکاندا هاتووە. سندوقی قوربانیانی کورد گوێبیستیەوەیە کە بارزانیەکان هەوڵ دەدەن خۆیان لە پشت قانونی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بشارنەوە کە تایبەتە بە پارێزبەندیەکانی سەروەری بیانیەوە، بەڵام دادگای باڵای ئەمریکا بە تەواوی ڕوونی کردووەتەوە. پاراستنی پارێزبەندی سەروەری پارێزبەندی بە تاوانەکان نادا سەر لە بەری ئەو دۆسێژ لەسەر تاوانی بێشماری بەڵگەکراوی بارزانیەکانە. پرسی لەو جۆرە گروپێک لە یاسای تێهەڵکێشرا و ئاڵۆزی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەگرێتەوە کە بەگشتی تیشک دەخاتە سەر سروشتی سەخت و فەرەلایەنەی ژینگەی یاسایی لە ئەمریکا. بەڵام پارێزەرانی سندوقی قوربانیانی کورد پێیان وایە کە ئاکامی شیمانکراوی دادگاکە ڕوونە. پێچەوانەی سیستمی دادوەری کوردستان
کە بە شێوەیەکی دیکتاتۆریانە لەلایەن بارزانیەکانەوە بەڕێوە دەبرێن، سیستمی دادوەری ئەمریکی پشت بە بنەمای سەروەری یاسا دەبەستێ. دادگاکانیش پابندن بەو یاسایانەوە، هەروەها بارزانیەکانیش لەم دۆسیەدا ئەو دادوەرە فیدراڵیی کە سەرپەرشتی ئەم دۆسیەکە پێشتر بڕیاری داوە دەوڵەتێکی بیانی کە پارێزبەندیەکەی لێ سندراوەتەوە بە هەمان شێوە و بە هەمان ڕادا وەک تاکە کەسێک لە بارودۆخێکی هاوشێوەدا پرسیار دەبێت. هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بانگشەی پارێزبەندیەکە بڵاوەکەنەوە، بەڵام پێچەوانەکەی ڕاستە و دادوەرە فیدراڵیەکانی ئەمریکا ناکەونە ژێر ڕەنگە ڕچێفی سیاسەتەوە، جیاواز دەوەی کە بارزانیەکان بڵاویان کردوێتەوە و ئاواتیان لەسەری هەڵچنیوە حکوومەت و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ناتوانێت دەستێوەردان بکات و فەرمانی هەڵوەشاندنەوەی دۆسێکە بدات. هەر لێدوانێکی بنەماڵی بارزانی یان نوێنەرەکانی لەبارەی هەڵوەشاندنەوەی دۆسیەکانی یاسایی لەلایەن حکوومەتی ئەمریکاوە بە تەواوی درۆ و چەواشەکاریە. جەختیش لەوە دەکرێتەوە کە ئەو جۆرە داوایانە پروپاگەندە بێبنەمای نابێت متمانەی پێ بکرێت. وێ ڕای ئەمەش سەرۆک بایدن کە بەردەوام لەلایەن سندوقی قوربانیانی کوردەوە ئاگادار دەکرێتەوە بەڕوونی ڕایگەیاندووە حکوومەتی ئەمریکا چاوپۆشی لە گەندەڵی بەرپرسانی حکوومەت ناکە بەبێ گوێدانەوەی کە ئەم گەندەڵیە لەکوێ ڕوودەدا. ئەمەش پێداگیریە لەسەر پەیوەند بوون بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە سەراستی جیهان ئەگەرچی بەرپرسانی وڵاتی دیکەش تێوە گلابن. پرسیار: تۆمەتبارانی ئەم دۆسیە چیان؟ وەڵام: ئەوانە ناوێن لە دۆسی دادگای واشنتۆن دیسی داهاتوامانن. مەسعود بارزانی، مەسرور بارزانی، وەیسی بارزانی، ئەندامانی بنەماڵی بارزانی و ئەندامانی بنەماڵە لە ڕێگەی ژن و ژنخوازیەوە حکوومەتی هەرێمی کوردستان و دەیان هاوپلانجێڕی تاوانکار. گەندەڵی شیمان کراو لە دۆسیەکەدا دەگاتە ملیاران دۆلار لە سامانی دزراو کە بە بەکارهێنانی کەسوکار و ئەوانی دیکە شاردراوەتەوە بە مەبەستی پەردەپۆشکردنی کردەوە و چالاکیە تاوانکاریەکانیان لە بەرپرسانی جێبەجێکاری یاسا و باج لە عێراق، ئیماراتی یەکگرتووی عەرەبی، عەرەبستانی سعودی، بەریتانیا، ئەمریکا و شوێنەکانی تر. هەزاران لاپەڕ لە گەواهی بەڵگەدەر لێدوانی شایەت حاڵان ئێستا لە بەردەستی پارێزەرانی سندوقی قوربانیانی کوردایە و بریتین لەو بەڵگە و کەرستانەی کە پێشتر ڕاگەیەنراون. هەر دادگاییکردنەکە پەرە دەسێنێ. سەرجەم ئەو گەواهیانە دەخرێنە بەردەستی داواکارە گشتیەکانی حکوومەت و لێکۆڵینەوەکانی کۆنگرێس بەهۆی ئەو بەڵگانەی کە سندوقی قوربانیانی کورد کۆی کردوونەتەوە. گەشت ئەو تۆمەتبارانە کە ناویان لە دۆسیەکەدا هاتووە هەروەها تا ئێستا تووشی لێکەوتەی مەترسیدار دەبنەوە کە حکوومەتەکان لە دژیان دەبەستن لێ پێچینەوەی تاوانکاری بکەن و ئەم سزا شیمان کراوانەی لێ دەکەوێتەوە زیندانیکردن لە دەستدانی مۆڵەتی پراکتیزەکردنی یاسا، کارتە سەوزەکان و سزای دارایی گەورە. چاوەڕێی بەشی هەشتەم بن.